دڵیان خۆش کردین وتیان بەشی پێنجەمی شرێکمان بۆ دروست کردوون و لە ساڵی 2026 بۆتان بڵاوەکەینەوە، بەڵام بە فەرمی و زۆر بەداخەوە بەشی پێنجەمی شرێک دواخرا بۆ ساڵی 2027 وەرم با پێتان بڵێم هۆکارەکانی چییە. دواخستنی فیلمێک چەند هۆکارێک لە خۆگرێ، بەڵام بەڕای من بۆ ئەم فیلمە دوو هۆکاری سەرەکیمانەیە، چونکە جارێ خۆیان باسییان نەکرۆ هۆکارەکەی چیە. هۆکاری یەکەم ئەوەیە کە نایانەوێت لەگەڵ کۆمەڵی فیلمی بەقۆتی وەکو ئاڤنجەرس و سپایدەرمانە بڵاو بێتەوە لەبەری زەرە لە داهاتی فیلمی شرێکەیە. و هۆکاری دووەم بەڕای من ئەوەیە کە ڕەخنێکی زۆر لە شێوازی ئەنیمەیشنی شرێکی 5 گیرە کە تەنها تیزەرێکیان بڵاو کردبووە، بۆیە بەڕای من دەستکاریەکەنەوە و ئەیخەنەوە سەر شێوازە کۆنەکە و هیوادارم وابێ لەبەروی کە تۆ ئەگەر 2 ساڵ فیلمێک یاخود ئەنیمەیشنێک دواخەی دیارە گۆڕانکاریەکی زۆر گەورەکەی. ئەیتر بەڵێ هەر بۆ زانیاری خۆتان پێشتر بڕیار بوو لە مانگی حوتی ساڵی 2026 بەردەست بێ و دواتر خسیانە مانگی 12، بەڵام ئێستا کردویانە بە مانگی 6 ساڵی 2027. جایتر ئەگەرم ڤیدیۆیەتان بەدڵ بوو فۆلۆ لە بیر مەکەن، ئەوەش ئینستاگرامەکەمە بەم زوانە بین بە 30,000 فۆلۆوەرز. ئەگەر فۆلۆمان بکەن لەوێ سپاسان دەکەم. تا ڤیدیۆیکە خۆتان لەگەڵ.